لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کارکەوتنی فەیسبوک و واتسەپ و ئینستاگرام شتمڕێکی زۆری لێکەوتەوە تەنانەت باس لەوە دەکرێت خاوەنی فەیسبوک زیاد لە 7 میلیارد دلار زیانی پێگەیشتووە. ئەم ئەپە گەورانە کە هەمومان کرێشین تیایدا، هەمومان ئەکاونتمان هەیە، هەمومان هەرێکە و پیجێکی تایبەت بە خۆی هەیە، ئێمە زانیاری و داتەکانمانی تا خەزم دەکەین. ڕاڕایی و نیگەرانی لای هەمومان دروست کرد، بەڵام ئەم ئەپە گەورانە چۆن بیر لە هێرشی هاکەرەکان دەکەنەوە. دەوترێت منداڵێکی 13 ساڵ ئەم ئاپانەی هاکردووە. ڕاستە کۆمپانیایەکی زەبەلاح بە منداڵێک دەتوانێت ئاوە هاک بکرێیان ئەمە جۆرێکە لە لێشاوێکی سەربازی ئەلکترۆنی لە پشت ئەم منداڵەوە هەیە. دیان دوو وڵات دەیانەوێت جەنگەکان تەنها بەچەک نەبن بە هێرشی ئەلکترۆنی بن. ئەمانە هەمووی دەکەین بە پرسیار واڕەسی میانەکەمانی دەکەین. زۆر بەڕێز مامۆستاکار بە مستەفەکە بەڕێزان پسپۆری بواری ئایتین لە ستۆدیۆ وەڵامی پرسیارەکانەداتەوە. مامۆستاکیان بەخێر بێ، ڕۆژێکی نوێت باش. جا بە هەر لەوە دەست پێ بکەین. ئەو چەند کاتژمێری کە فەیسبوک و واتسەپ و ئینستاگرام نەما خەڵک زۆر نیگەران و قەلەق بوو. بەتایبەتی کەسانێک کە زۆرترین داتا و نهێنی لەنێو ئەم تۆڕانەدا بڵاو دەکەن و خەزم دەکەن. ئەمانە ڕاستە بە منداڵێک دەکرێت ئەم هێرشی هاکردنە؟ کاکاری پێشکی سپاسانێکم بابەتێکی جوانە و لە کاتی خۆیان بوو. کاگاری هەر زۆر بە کوتی بچینە سەر بابەتەکە تا ئەسا ڕوون نییە بابەتەکە هێرشێکی ئەلکترۆنی یاخود ئەمە هەڵەیەکی ئەلکترۆنیە. لە دوو حاڵەتەکەم بابەتی هێتە پێشەوە. ساغ نەبووەوە جارێ. ساغ نەبووەوە. واتە لۆبی سیاسی ئەمنی بۆ لۆبی بزنس تێگەڵ بە مەسەلەی ئەلکترۆنیات ئەم بابەتە تۆزە لێڵ ئاکات بۆ واکە کە لە ڕووی ئەمنی قەومیەوە دوو وڵات چاو بپارێزن لە ڕووی ئەعلامیەوە تاوەکەوەی بڕیار بن لەسەر بابەتێک کە زۆر هەستیارە، چ لە ڕووی مادی، چ لە ڕووی معنەوی، چ لە ڕووی دیوە ئەمنیە هەواڵگریەکەی بۆ بەرکەوتن بەرامبەر بە تەکنۆلۆژیاوەی کە پێمن شەڕی سار ئێستا کە بە تەکنۆلۆژیا بڕێتەوە. ئەو بابەتی کە ئەسەپێندرێ بەسەر مناڵێکە لە چوارچێوەی وڵاتێکە کە ناوبرێ بەسیم بەرامبەر بە وڵاتێکە لە قەزەی شەڕی ساردا لە ماوەی 20 ساڵی ڕابردووە زۆرترین بەرکەوتنی هەبووە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئاسانیە بڕیاری لەسەر بدرێتەوە مناڵێک یاخود جێیشەکە، بەڵام نەتوانن لەسەر ئەوە گەرانی کە ئێستا لە ئەمری واقعا هەیە زۆر بە کورتی ڕوونی بکەمەوە تاوەکوی ڕۆژگارێک بێتە پێشەوە کە بەڵگەیەک بکوێتە بەردەست لە ڕووی سایبەر سکیوریتی یاخود ئەمە جێیشێک پێ هەساو یاخود مناڵێک یاخود هەڵەیەک بۆ ڕوویاوە. شتەکە تەسنیف کراوە لە ڕووی ڕاگەاندن و هەروەها تەکنیکاری پسپۆڕی بۆ بواری سایبەر سکیوریتی لەلایەن شەریکاتی سایبەر سکیوریتی و هەروەها جیهەی ئەمنی بۆ سایبەر سکیوریتی. برادەرانی ڕوو لە ئەمریکا ئەڵێن بە پشتبەسێن بە دیوی سایبەر سکیوریتی تایبەت بە فەیسبوک وەکو چیمێڵێن هەڵەیەشی تەکنۆلۆژی باکبووندی ڕاوتەرەکە ڕوویاوە. یعنی ئەگەر لەسەرم خاڵیان بۆسم ئەم دیوانەوە ئەوان ئەڵێن کەلعادە ڕاوتەر جیهازێکە، ئەم جیهازە پێکهاتەی ئەساسی داتا سنتەرەکانی فەیسبوک لە ڕووی لۆکاڵی پێکەوە بەسرێت کە ئیلیمنتە سەرەکی ئەساسیەکەیەکە بێتە پەیوەندی لە نێوان ئەم داتا سنتەرانە کە تەواوی داتەکانی فەیسبوک و وەتسەپ و ئینستاگرام لەخۆ ئەگرێت. بێگومان فەیسبوک شەریکەیەکی زۆر بەهێزە لە مێژووی ڕابردووە بەرامبەر بە داتا سنتەری دەیان داتا سنتەری هەیە لە منطقەی جوگرافی جیاواز لە ئاسی جیهانە. ڕاوتەری ئەساسی کە ناوبرێ بە باکبۆن ڕاوتەر یاخود ئەو گروپە ڕاوتەرەی کە ناوبرێن بە باکبۆن ڕاوتەر کە ڕاوتەرە ئەساسیەکەن کە هاتن و ڕۆشتی داتا لە نێوان داتا سنتەرەکانی فەیسبوک ڕێگاخات، ئەوان ئەڵێن کێشە لە کۆنفیگریشنی ئەما دروست بووە تا ئێستا ئەتراف لەسەرەوەکەم برادەرانی فەیسبوک هەر لە سەرەتای قەزێکەوە تاوەکو کۆتای قەزێکەوە دوو ڕۆژش بەسەرات چووە تاوەکو ئێستا خودی حلفی ئەمریکی ئەوانەی کە لە تەنیشتنی هەمووی لە ڕاگەاندن ئەمە بڵاوکەنەوەڵێن ڕاوتەرەکە لە کاتی کۆنفیگریشنەوەتە لە کاتی ڕێخستنیە کە ساڵانە یاخود مانگانە ئەپدەیتەکرێتەوە بۆ کەمکردنەوەی کەم و کوڕی لە پەیوەندیەکان لە بینی داتا سنتەرەکانە هەڵەی چیا دروست بووە، ئەم هەڵە تەکنیکاریە و ڕوونی ناکەنەوە ئۆتۆماتیکە یاخود لە ڕێی کارمەندەکانەوە دروست بووە. ئەمە وای کردووە ئەوان وا ئەڵێن یعنی ئەمان وا ئەڵێن و بەڵگەش ئەسەلمێنن کە هیچ بەڵگەیەک لە بەردەست نییە کە ئەمە جگە لەمەی کە ڕوویاوە شتێکی کەنیەوە دیوی بەرامبەریش بەڵگە ناخاتە بەردەست بڵێ بەڵێ ئەم شتە بەم شوازە لەسەر مەسلەی ئەمنی قەومی جیهانی کە شەڕێکی سارد بۆ ئاسانیە ناتوانرێ ئەلان بکرێت دەکرێت هەر ببڕێتەوە و ئیشەکە بکرێت و بشارێتەوە. لە کۆچایە ئەم دیوان ئەکرێت هەڵەیەکی بەرمەجەیی ڕوویا بێت لە ڕاوتەری داتا سنتەر داتا سنتەرە جیاکانی فەیسبوک ئەمە ژواکە پەیوەندی ئەبڕێت لە بینی داتا سنتەرەکانەوە ئەمە ژواکات کە بۆ نمونە DNS ئەساسیەکانی واتە ناوی سێرڤەرەکان واتە ناوی ماڵپەڕەکان واتە ناوی خزمەتگوزارەکان لە بەرچاو برەوسەرەکانی من و تۆ ون بێت کە داواکەین ئۆفلاین ئەڵێ نییە و لەسەر و حاڵەتە تا ئێستا ڕوونکردنەوەی زۆر درابێ ئەم بابەتەیە بەڵام دیوی دووەمیش هەیە ئەو دیوەی کە بەڕێز دەڵێن
ئەکرێت لێرە مناڵێک بوونی هەبێت و ئەوە بچووکردنەوەی ئەمریکا هەڵحیفەکانیەتی و بەمانای شکۆوانەی بەرامبەری برادرانی رووسیا و برادرانی سین لەو شەڕە ساردا ئەگەر سوودی بۆ نمونە مەیدانیشیان نەبینی بێت سوودێکی عەلامی لە هەڵەیشیەوە ببین و بیسەپێن بەسەریا خۆ ئەکرێت ئەم بابەتە ڕوویا بێت و هاکردن بێت بەڵام تاوەکو ئێستا یەکەم ئەوەی کە ئەنجامی یاوە بەپی مەسەلەی ئەمنی قەومی بۆ تەکنۆلۆژیا ناتوانێت بڵێ ئەنجامە ماوە ئەمەش بەڵگەکان و ببیشی شارێتەوە چونکەمەوە قەزەیە بێتە قەزەیەکی بۆ من ئەمنی هەواڵگیری تەکنۆلۆژی ئەو شەڕە سادەیەکە لە ڕابردووە بێسە لە تەکنۆلۆژیا بڕێتەوە ئەو بەڵگەکانە شارێتەوە لە هەمان کات ئامانیش بۆ ئەوی نێنەوە ئاستەی کە بۆ نمونە لەو شەڕە سادا بیدۆڕن کە دەیان ساڵە شەڕی لەسەر ئەکەن باش ئەمانش بەڵگەنیان بەدەست وە کۆمەلگەکەش ناتەسێنن و بزنسش کە سەلامەتیەکەی تێکدراوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە کە سەر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بزنس بە تەواوی تێک نەشکێنرێتەوە چونکە ڕاستەخۆ پەیوەندیە بێت بۆ دیوەی کە بۆ نمونە بە شێوەیەک لە شێوەکان ڕەوتی مەسەلەی داهات ڕەوتی مەسەلەی بەرزبوونە و نزمبوون و لە هەنێ بابەتە ڕووبەتە هەمووی لە قەزای ئەلکترۆنیە تا ڕووە جان بابەتە هەردوو لا ئیستیفادە لەوەکەن دانێ بەزراوە دانەیەک براوەیە گەرەمە ئەمە سیناریۆکە بێت لە هەردوو حاڵەتەکە هەردووکیان هەڵەسن بە شاردنەوەی قەزیەکە دانیشیان لەسەر ئەمنی قەومی وڵاتێک خۆی دانیشیان لەسەر ئەمنی قەومی جیهانی بەرامبەر بەوەی کە شەڕە ساردەکە ڕاستەخۆ لە ڕووی دادگای دەوڵەتی و لەسەری ساغ نەبێتەوە بەڵام ئەگەر بخینە سەرەوەی بڵێ مناڵی ئەمەی ئەنجام ماوە نا کاگەری گر قسەیەکی ئەوە ڕووبات کە دایان داتا سنتەر هەزاران جێش دایان شەریکاتی سکیوریتی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و حلیفەکانی لە پشتی ئەم برادرن بە پێی مەنتیقی جوگرافی بە پێی مەسەلەی بزنس بە پێی مەسەلەی هەواڵگیری بە پێی مەسەلەی تەکنیکاری هەمووی پشتگیریەکەن بە مناڵێ ناکەوێنرێت و ئەگەرەکە زۆر زەعیفە بۆ مەسەلەی هاکردن جۆرێ لە هاکردنمان هەیە بۆ وەساندنی DNSەکان واتە بۆ ناوی خزمەتگوزاریەکانیان خزمەتگوزاریەکانی پێ ئۆفلاینکەی ناوبرێ بە دانیال ئۆف سەرویس ئەتەک DDoS کاتی لە ڕووی تەکنیکاری و بەپی ئەزمموی من DDoS ئەنجام درێ بەرامبەر بە سیستەمێک کە خاوەنی دایان داتا سنتەر ئەتوانێت داتا سنتەرێکی بوەسێنی ناتوانین نوهەمین و هەشتەمین و تاواکو وەگاتە دووهەمین بوەسێنی لە کاتێکە کە داتا سنتەرێکە وەسێنی سکەدوڵەکە واتە ڕیزبەندیەکە واتە ئەم داتا سنتەرە دەست بەشەکە لەگە داتا سنتەرێکە لە من وەسام زەحمە نەبێت و بخەرە سەر شاری خۆت جا لەسەر ئەساس ئەگەر دانێک بۆ سێنرێت لە مەنتەقیکی جوگرافی ئیتر لە بە هەر هۆکارێک و بۆ سێنرێت نۆ چالاکن ئەگەر من بی سەپێن بەسەروی تەنها دە داتا سنتەر هەیە جا لەسەر ئەساسە کاتێک بە هەزاران کۆمپیوتەر هجوم ئەکرێتە سەر یەکێک لە کۆمپیوتەر ئەساسیەکانی داتا سنتەرێک هجوم ئاوا ئەکرێت بە هەزاران کۆمپیوتەر کرێت جاری وایە ئەچێتە ملیۆنان کۆمپیوتەر کە لە شەڕی ئەلکترۆنیا ڕوویان لە DDoS ئەمە تۆمارەکرێ ئۆنلاین خۆزگانە بەڵگەم بهێنا بتوانین بخەمە سەر شاشە بەڵامە بۆ وەختێکی کەم بابەتە شەڵە حەقین لە حاڵتێکیوە بە مناڵ ئەنجام نادرێت چەندین بوتنێ دروستەکرێن بوتنێتە جێشی ئەلکترۆنی لە پشتە بەڕاستی سین خاوەنی جێشێکی زەخمی ئەلکترۆنیە و هەر لە مناڵەوە پێی گەیاندوون و ئەم جێشە ئەلکترۆنیە توانێتی خزمەتێکی زۆر باش بە مەسائلی ئەمنی قەومی سینی بکات و ئەکرێ دەمەتەوە گلابێ لەم بابەتە منەوە گەرم لە بەردەستە بەڵام هیچ بەڵگەیەک لە بەردەست نیە من کە کەسایەتی تەکنیکاری علمی خۆم بپارێزم بڵێم بە پێی فلانە بەڵگە ئەوە چا لە بەردەست منە فلانە شەریکە و فیسارە بۆ نمونە ڕێکخراوی بۆ نمونە تایبەت بم بابەتە لە هەموو لیڤڵەکان من بڵێم ئەمەیە بەڵام بۆ ئەویم بابەتە ڕوونکەینەوە بۆ مجتەمەعەکە کە تیا بگزارێت بەڕاستی ئەگەرەکان ئەوەیە یاخود هاکردن ڕوویاوە بەڵگە دیار نییە یاخود هەڵە ڕوویاوە دووبار ئەمیش هەر بەڵگە دیار نیەوە تەنیان قسووتیانە ڕوویاوە لە فلانە ڕاوتەرە بەم شکڵە هەڵەکە ڕوویاوە وەڵام هیچیکە نەخسۆتە بەردەست زۆر باشە جا مامۆستا کاروان ئەم ڕەنگە ئێمە زۆربەی زۆرمان خۆمان هەر یەکێک لە ئەو ئەپلیکیشنانی کە هەمانە بۆ نمونە ئەگەر فەیسبووکمانە بێ ئینستاگراممانە بێ ئێمە دایم خەمی ئەوەمان هەبێت کە هاک نەکرێت ئەم کۆمپانیا زەبەلاحانە ئەم ئەپلیکیشنە زەبەلاحانە ڕەنگە ئێستا بەلای زۆرێک لە خەڵکەوە پێی سیر بێ کە بڵێ فەیسبوک خۆی هاک کراوە زۆرشی پێ سیر بێ ئەمان پێویستەکات چۆنچۆنی پارێزگاری بکەن چۆنچۆنی بە شێوازێکی ئەوەنە توند خۆیان بپارێزن کە بەدوور بوون لە هاکردن خۆی لە مەسەلەی هاکردنە بۆ دابەشکردن بۆ پێگەی کە هەیە لە فەیسبوک دابەزێتەوە بۆ شەخص زۆر با بڵێن ئەساسیەتێکی زۆر ئاڵۆزی هەیە بۆ نمونە ئەگەر قەزە بگاتە ئەوەی کە سیستەم بۆ خۆی پارێزراوە نەبێ خۆ تۆ بەکارهێنەرەکەی چۆن خۆت بپارێزی ئەمە فەلسەفەکەیەتی بۆ نمونە وڵاتی وەکو بەریتانیا ساڵانە گەرژمارەکە هەڵەن نەیڵێن بۆ ساڵانی 2014 تقریبا لە 26 بلیۆن پاوەنایە کەگاتە نزیکەی 35 بلیۆن دۆلارە مەسروفی وشەی سایبەر سکیوریتی ئەوانجی شامپۆ بکێناوە واتە بەمانایشی کە تەنیا بۆ پارێزگاری ئەوەنە مەسروف ئەکرێ و لە ناوبردیان پارێزگاران مەسروفەکە یان یەک وڵات بۆ کوونمونێن وڵاتێکی تۆزە حسابی نیمچە ئەلکترۆنیە و ئەم داتایە بۆ ساڵانی 2016 بەرزە بێتەوە بۆ چۆن بۆ نمونە 45 بلیۆن پاوەن بۆ هەر ساڵێک
تقریبا لە هەر شرکەیەکە نزیکە ملیۆن شتێکی بەم شێوازە ئەکات حساباتەکەم هەڵە نەبوو بێت لە ڕۆژنامەیە. داتا جۆراوجۆرەکان بواری دەوایری فەرمانگەیان بێت هەمووی بڵێن باز لە ئۆنلاینیە کاگاری باز لە ئینفراستراکچەرێکە کە لە ئاسی سیستەمەکە خۆیاتی ئەم سیستەمە چۆن خۆی وڵات بیپارێزێ و خودی سیستەمەکە خودی کۆمپانیەکە کە لە پشتیەوە سەپۆرتێکات چۆن بیپارێزێت داهاتەکەی چەنە وەکو ئیفێکت وەکو کاریگەری ئەمە کە دای بەزێنی بۆ ئاسی شەخصەکە زۆر گوناحە. ئیتر شخصە کەسێکی هوشیار بێ بگووان یاخود کەسەکە کەسێکی ناوشیار بێت ئەوەشی کە هوشیارە هەر مەزلومە لا هەنێ بەرکەوتنە ئەوەشی کە ناوشیاران مەزلومە من بۆ نمونە کەسێکی هوشیارم بەپێی ئەزمون وای دابنین لە بەکارهێنانی تەکنۆلۆژیا چون بە حسابێکی بانکی بەکارهێنم تاگە ئەگاتە پێگەیشی کۆمەڵاتی کە مەزیەکم هەیە لەگەڵ هاوڕێکەم و پێگەیشی کۆمەڵاتی ئەلکترۆنیکیا بەڕێ ئەەکەم. لەگەڵەوەش کە هوشیارم کاتی کە خودی خۆی سیستەمەکە سیستەمێکە ئەو هاوازعکێتی کە ئێستا گوزارە 6 ساعت داونی پێکرێ لە ئاسی جیانی ئاوتێجێکی جیانی گلوبی پێڵێن یعنی شەر لەو 6 ساعتە $10 ملیۆن زەرەر ئەکرێت لە ئاسی واقعەکە بۆ ئەم بەرکەوتنە لە کاتێکە کەسیش زەرەری بەرنەکەوتە لە ڕووی داچاوە تاوەکو ئێستا. باشە بەس لە ڕووی مادیەوە خاوەنی کۆمپانیای فەیسبوک زەرەری نەکردووە شکەوان بۆ چرکەیەک داهاتی و ڕکلامانی دەسان دەکرێت پارێکی خەیاڵەیە زۆر ناشرینەوە کەسەتی من بڵێم کەسەتەوە نزیکەش 10 ساڵە لە ڕووی مادیەوە قۆرخایەکی دروست کردووە بە شەیە دەتوانێت ئەزمونێکی باشی بزنسی بۆ خۆی بردبێ قەیچەکە با لە 6 ساعت شەبی دۆڕێن بەڵام کێشەکە ئەو نییە شوێکی وەرگرت کێشەکە ئەو نییە کاگاری خودی ئەو پشکانە کە لە دەوری ئەگوزارێن وەکو کۆمپانیای هاوپەیوەند لە کۆمپانیایشی ڕیکلامی و بیگرە تاوکو کۆمپانیایشی ئەناڵایز تاوکو کۆمپانیایەک بۆ نمونە ئیشی پەیوەندی مەسەلەی بانکی ئەکات هەمووان پێک بەستن لەگەڵ ئەم لە ڕووی API بوونی بەرمەجیەوە لە ڕووی پەیوەندی تەکنۆلۆژیەوە ئەمەش هەرقەی ناکە بەڵام خەڵگرێکی زۆر لە ئاسی جیهان هەروەکو چۆن سوود لە ئیبەی و ئەمەزۆن و ئەلیبابا ئەبینێت بۆ کڕین و فرۆشتن بزنسەکەی خسۆتە ناو ساحەی شێوە و فەیسبوک و بۆ مای 6 ساعت لە وەسانە بووە خودی مارک زوکەربێرگ بۆ پشکەکەی خۆی ئەوەندە زەرری کرد بێ واقعەک زۆر زیاتر زەرری کردووە لە دووربەری هەر لە وڵاتە خەڵک زەرری کردووە بۆ کە لە کاتێکا بەرکەوتمان لەگەڵ تەکنۆلۆژیا نیمچە تەکنۆلۆژیش نییە نەک بۆ مەسەلەیەکی تەکنۆلۆژی جا لەسەر ئەساسە مەسەلەی مادی زەرێکی زۆری هێناوە مەسەلەی شخصیەتی ئەم پێگەیە زەرری زۆرە لە ماوەی کێبرکی ساڵانی ڕابردوو بەرامبەر بە تویتر هەرگیز تویتر نەیتوانێت چای بەرزکات چای خۆی بەرزکاتەوە بۆ شوازە بڵێ من لە ئاستی خوارەکانی فەیسبوکم بەڵام بۆ ئەم جار بۆ یەکەم جار تویتر توانێت ئۆتۆمارکە ڕووی کەسایەتی بەرکەوتنی تەکنیکاری بۆ لۆبیەکە لە جیانە هەیە بڵێ فەیسبوکە بۆ خۆدەوە تا واقعیت گوزێر بۆ خودی کارمەندانی فەیسبوک لە سیۆکانیانەوە هەر لە خودی مارکەوە ئەوەی کە بڵاویە کردەوە لەسەر وەتسئەپ و ئینستاگرام و فەیسبوکە چوو پەنای بردەبەرشێت پێیزەکانی لە تویتر ئێوە بەزینە زۆر جاگاتەوەی کە بۆ نمونە خودی ئەم کەسایەتیە کە سیۆی یەکەمە داوا لێبوردن کردنی داوا لێبوردنێکی زۆر ئەوەی کرد ڕاستە واتامە پاناپێکی تریش بەخۆتەکە جەلامی خۆشترەوە بوو کە مارک زوکەربێرگ ڕوونکردنەوەکەی یا بوو بەشێکی خۆشمان هاوڵەتانی کوردستان بە زمانی کوردیش نووسیدان کاکی من بازارێک تر دووبارە نەبێت بەڵێ لە ڕووی تەکنیکاری و خواریان هێناوە و ئەوە محکەمە ئەکرێن لەسەر ئەو بابەتانە چونکە لەوێن ڕێکخراوە هەیە بە ناوی IEEE وام ڕێکخراوە چاودێری ئەکا لەسەر ئەو خزمەتگوزاری کە پێشکەشەکرێ بەپێ ئەو بەندانی کە خزمەتگوزاریەکە هەر لە سەرەتاوە لە ڕووی قانونیەوە دەستی پێکردووە کاتێک کە تۆ ئەم خزمەتگوزاریە وەکو خۆی لە کاتی خۆی ناگەێنی باج ئەکرێ بەلانی کەمەوە باجی مادی ئەکرێ باجی بۆ نمونە پێگەی بردننی تەکنیکاریەکی بەپێ و کێرڤە هەیە جگە لەوەی کە مجتەمع هینتەکە مجتەمعێک جەستەکە محکەمەتەکە لە بەرکەوتنەکانی بەرامبەر بچۆن مامۆستاکاران سپۆڕی بایدایەتی سپاس بۆ ڕوونکردنەوەکانە دەستت خۆش بێت بابەتەکە زۆر هەڵاگر هەویرەکە چۆنەڵیش شێرانی زۆر ئەوێ بەڵام دەرفەتێک تردانی لەسەر هێرشی ئەلکترۆنیش زیاتر قساکەین زۆر بەڕێبەوە هەیە و خۆشی لە بوارەکەیە کاڵێ جگەر لە سوپای وڵات سوپای ئەلکترۆنیش هەموو وڵاتەکان ئێستا دەستیان پێکردو دووبارە سپاس بامەدەبن سپاس بۆی لەگەڵ مامۆستاکە